لەکوێوە فرمێسکەکانم بدەمەوە دەستی باران لە نێوان وەسوەسەکانی نیوە شەوێک یان نەسیمی بەیانیەک یان هێشتا دانیشم بە دیار خەمەکانی نیشتیمان. ئای چەند نیگەرانم لە وەستانی دڵی قەڵەمێک، لە مردنی ماچێکی پەمەیی ئاڵی عاشقێ، لاوەبوونی گۆشە هەتاوی ئێوارەیەک لە کانگای گەرمیان، لە تۆرانی سەمای کاوە بەدیار لە دایکبوونی ئامەدەوە. نیگەرانم لە نیشتنەوەی ئەم هەموو قەدەرە بەسەر شانی ڕۆژە بەجێماوەکاندا. نیگەرانم لەبارینی ئەم هەموو خەزانی مەرگە، لەبارینی ئەم هەموو قەلە ڕەشە نەگریسە. ئەمە چ ڕۆژێکی خوێناوی سوور هەڵگەڕاو بوو ئاسمان. سڵاوی خواتان لێبێ بەناوی خوای گەورە و میهرەبان. ئێمە وەکو ڕێکخراوی داکۆک ئەنجومەنی بێرمینگام ئەمڕۆ یادکردنەوەی 12 ساڵەی شەیدکردن و تیرۆرکردنی ڕۆژنامەنووس و چالاکوانی دیار کاوە گەرمیانی ئەکەینەوە لە شارۆچکەی وێست برۆمیج لە شاری بەرمینگام. سەرەتای دەستپێکردنی یادەکەشمان بە وەستانی دەقەیەکە بێ بۆ گیانی پاکی شەید و هەموو ئەو شەیدانەی تری ڕێگەی حەق و هەموو شەیدەکانی تری کوردستان. دوارە سوپاس وەکو خۆتان لە لای ئێوە ڕوونە 12 ساڵ تێپەڕ دەبێ بەسەر تیرۆرکردنی ڕۆژنامەنووسی دیار کاوە گەرمیانیدا. یەکێکە لەو کەسایەتی دیارانەی کە بە ناحەق بە زوڵم شەهید کرا لە نێو ماڵەکەی خۆیدا لە نێو باوەشی دایکیدا. ئەوەی جێگەی نیگەرانیە تاوەکو ئەم ساتە ئەو کەسانەی کە لە پشتی تیرۆرکردنی ئەم ڕۆژنامەنووسەوە بوون، ئەم چالاکوانەوە بوون، تاوەکو ئێستا زیندانی نەکراون، نەبراونەتە بەردەم دادگا، لێکۆڵینیان لەگەڵا نەکراوە. ئەوەی کە کراوە بە بۆچوونی من تەنها شانۆی یەک بووە، هیچی تر کەسێکی تر کە دەستگیر کراوە و تۆمەتبار کراوە بەوەی کە ئەم کارەکەی کردبێت تەنها بۆ پەردەپۆشکردنی ڕۆڕاستیەکەی تیرۆرکردنەکەیە. ئەوەی کە دەستی هەیە لە تیرۆرکردنی ئەم کەسایەتیەدا کاوە گەرمیانی کەسێکی ترە، یاخود با بڵێن چەند کەسێکی ترە کە لە پشت سێبەرەوەن، ئەمانە دیارنی نازانرێ ئەمانە کێیە. هۆکارەکەشی بۆ ئەوە دەگەڕێتەوە ئەم کەسانە لە دەسەڵاتان خاوەن پێگەیەکی سیاسی بەرزن، خاوەنی چەکن، خاوەنی پارن. وەکو دەبینین بەداخەوە پارە و چەک لە وڵاتی ئێمەدا حکومەکە و یەکلاکەرەوەی هەموو کێشەکانە و هەموو قەزیەکانە. لە هەمان کاتیشا دەبینین لە چەند ڕۆژی ڕابردوودا هێرش دەکرێتە سەر دام و دەستگاکانی ئەو وڵاتە کە ژێرخانی ئابووریە بۆ هاوڵاتیان بە بۆنەی کێشە و ململانی سیاسی حیزبەکانەوە لە نەگەیشتنیان بە ڕێکەوتن و پێگنێنانی حکومەتێک یاخود شیرینی و چێکەکەی کە لە هەڵبژاردنە بەدەستیان هێناوە مشکلیان هەیە. هەر یەکەیان هەڵدەستێت بە پاساوێک ژێرخانی ئابووری وڵاتەکە کە موڵشی هەموو هاوڵاتیانی بەژمەینەوتی ئەو وڵاتەیە ئەکاتە قوربانی ئەیسووتێنێ لە ناوی ئەباد. میهرەبان بە بۆنەی تێپەبوونی ساڵێکی تر بەسەر تیرۆرکردنی ڕۆژنامەنووسی بوێت کاوە گەرمیانی لە 5 کانونی یەکەمی 2013 ئێمە لە ڕێکخراوی داکۆک بۆ ماف و ئازادی بەتوندی ئیرانەی بەردەوامی کوشتنی ئازادی ڕادەبرین و دەنگی ڕەخنەگر لە کوردستاندا دەکەین. شەهیدکردنی کاوە گەرمیانی تەنها ڕووداوێکی تاوانکاری نەبوو، بەڵکو خاڵی وەچەرخان و ڕاگەیاندنی شەڕێکی کراوە بوو لە دژی قەڵەمە ئازادەکان کە تا ئەم ساتەش کاریگەریە شوبەکەی بەسەر کۆمەڵگەوە ماوە. بەداخەوە کوشتن و چەوسانەوە و گرتن و بوون بە سیمای قێزەونی جوت حیزبی دەسەڵاتدار و بەکردەوە بوونەتە گەورەترین هەڕەشە بۆ سەر ئازادیە مەدەنیەکان. ئەو نەهامەتیانەی تا ئێستاش لە هەرێمی کوردستاندا هەڕەشە لە ژیانی هاوڵاتیان و چالاکوانان دەکەن بێتین لە یەکەمیان بەکارهێنانی یاسای نادەت پەروارانە و هەڕەشەی دەستگا ئەمنیەکان دژ بە هاوڵاتیان و گرتنی ڕۆژنامەنووس و دەنگە ناڕازیەکان، لەوانە شێروان شێوانی و قەهرەمان شوکری و چەندانی تر کە تا ئێستاش لە زیندانی حیزبدان. و لە تازەترین پێشهاتدا هەڵبتانە سەر گوندی لاجانی نزیک هەولێر بە ناوی پاراستنی سەروەریدام و دەستگاکان لە بەرواری 2/12/2025 تەنها لەبەرەوەی گەنجانی ئەو ناچەیە داوای هەلی کار و دامەزراندنیان دا کەچی پارتی باڵادەست لە بەرزکی دەستی کرد بە ڕاگواستن و کوشتن و بریندارکردن و ڕەشبەگیریکردنیان.
گەندەڵی دارایی دووەمیان گەندەڵی دارایی و بەربڵاوکە بووەتە هۆی تێکچوونی ژیان و گوزەرانی خەڵک و دەسەڵات هەوڵی جددی نادات بۆ ڕیشەکەشکردنی. سێیان نەبوونی نادات پەروەری کۆمەڵایەتی و وای کردووە کە زۆرینەی خەڵک بە تایبەت گەنجان بەنا ئومێدیەوە ناچار بە کۆچکردن بکرێن. ئەوەی ڕوونەک یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بە دروستکردنی دوو زۆنی سیاسی و ئەمنی جیاواز نەک تەنها دەنگی ئازادیان کوشت بەڵکو متمانەی هاوڵاتیانیان بە پرۆسەی سیاسی و دادپەروەری دەناو برد. لەم دوو زۆنەدا پاراستنی بەرژەوەندیەکانی حیزب لە سەروی مافەکانی مرۆڤەوەیە. ئێمە لە ڕێکخراوی داکۆک جارێکی تر داوا دەکەین کە کۆتایی بە سیاسەتی لە ناوبردنی دەنگی جیاواز بهێنرێت. داوا لە کۆمەڵگەی نێودەوڵەتی و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دەکەین کە فشار بخەنە سەر دەسەڵاتدارانی هەرێم بووە. یەکەمیان لێکۆڵینەوەیکی نێودەوڵەتی و سەربەخۆ لە کەیسی کاوەگەرمیانی و سەرجەم تیرۆرکراوەکانی تری قەڵەم و ڕووداوە ئەمنی سەربازەکانی ئەم دواییەی سلێمانی هەولێر. هەموو لایەکتان بەخێر بێن. ئەمڕۆ 12 ساڵ تێدەپەڕێت بەسەر کوژانی کاوەگەرمانیدا. تا ئێستا ئەو کەسانە ئاشکرا نەکراون کە پلانی کوشتنەکەیان داڕێشت لە پشت پلانەکەەوە بوون. کاوەگەرمیانی ڕۆژنامەوان و سەرنووسەری گۆڤاری ڕایەڵ و پامنێری ڕۆژنامەی ئاوێنە بوو. هاوکات ئێمە لەم ڕۆژەدا یادی کاوەگەرمیانی دەکەینەوە قەزای خەبات کراوەتە سەربازگەی هێزەکانی پارتی دیموکراتی کوردستان. پارتی بە دروستکردنی سیناریۆ و ڤیدۆی هێزی دەمامکدار خەریکی تۆمەتبەخشینەوەیە بۆ ئەو نارانەی ئەو حیزبە تەسفیە دەکات. لە دەرەوەی یاسا و بنەماکان لێکۆڵینەوەی خەڵک دەهێنێتە سەر شاشە و لە ژێر ئەشکەنجەداندا تۆماری ڤیدۆییان پێدەخوێنێتەوە. ئەم دەسەڵاتە لە مدەی حکومڕانیدا پەیامی چەوسانەوەی خەڵک بووە، پەیامی کردکردنی دەنگە ئازادەکان بووە، پەیامی لە گۆڕانی قەڵەمەکان بووە. کاوەگەرمیانی نمونەی مرۆڤی بێر لە کاری سیاسی و ڕۆژنامەگەریدا. لە ساڵیادی تیرۆرکردنی ڕۆژنامەنووس کاوەگەرمیانی هاوخەمی خۆمان بۆ کەسوکار و ئازادی خواز و دۆستانی ئەم قوربانیە دەردەبڕین. یادی ئەم تاوانە و تاوانە قێزەورەکانی تر زیاتر هانمان دەدا بۆ خەبات و تێکۆشان تا کۆتایی پێهێنان بە دەسەڵاتی مافیاگەری و تیرۆر و ملهوڕی. هەمووان شاهدی دەسەڵاتی پارتی و یەکێتین کە پڕە لە کوشتن و پەلاماردان و هەڕەشە و نادادی. ئێستا دوای چەندین ساڵ لە تیرۆرکردنی کاوەگەرمیانی دیمەنەکان لە کوردستان خوێناویتر و ژینگەی کاری ڕۆژنامەگەری ترسناکتر. هیوام وایە یەکتر لێرە نەبینینەوە لە ئاو هەوایەکی ئازاد لە هەرێمی کوردستان بە یەکشاد ببینەوە. دڵنیام ئێمە هەمومان لێرەین، کەسمان لە خۆشییا لێرە نین. هیوام ژیانێکی سەلامەتی بۆ هەموو لایەکتانە، هەمومان کارەساتێک هێناوێنی بۆ ئێرە و هیوام وایە لەسەر ئەم خەتە و لەسەر ئەم ڕێبازە شان بەشان یەک لە سەنگەرەکانی چالاکیەکانماندا بەردەوام بین. زۆر سپاس. سڵاوی خوددا لە هەموو هاوڕە چالاکوانەکانم. من وەک چالاکوانێکی سیاسی ئەمڕۆ لێرم بۆ یادی شەهیدی قەڵەم کاوەگەرمیانی کە لەبەر بابەتی ڕەخنەیی و نووسین دەربارەی دەسەڵاتداران لە کوردستان و بەتایبەتی مەنتیقەی گەرمیان بەدەستی زاڵمان تیرۆر کرا. جێگەی ئاماژەیە دەسەڵاتداران لە هەردوو زۆنی سەوز و زەرد بە هەموو شێوەیەک ئازادی ڕادەربڕینیان قەدیس کردووە بە هۆکاری ئەوەی کە مەترسی هەیە بۆ سەر دەسەڵات و پێگەیان و دەبێتە هۆی ئاشکراکردنی ڕووڕاستیان. بۆیە هەرگیز نەیانەوێت کە ئەو ڕۆڕاستیان ئاشکرا بێت و بۆیە هەموو شێوەیەک هەوڵ دەدەن ئازادی ڕادەربڕین نەبێت و خەڵکی بێدەنگ بن. بەڵام زۆر زەون گەر ئەوانەی کوردستان بە زەبر و هێز بێدەنگ بکەن هەرگیز ناتوانین ئێمە چالاکوان بێدەنگ بکەن و هەمیشە دەبینە مۆتەکەی سەرتان تا ئەو کاتەی کە لە دەسەڵات داتان لەماڵین و دەتانینە خوارەوە لە کورسی دەسەڵات و دەبینە هۆکارێک بۆ ئەوەی کەسی ڕۆشنبیر و دادوەر بێتە جێگای ئێوە بۆ خزمەتی گەل و نیشتیمان. بەدوای ئازادیدا دەگەڕا بەڵام کاتێک دۆزیەوە گیانی بەخشی. کاوەگەرمیانی نمونەی ئەو ڕۆژنامەنووسە و ئازا و سوامێرە بوو کە وەکو پێشوەرگەیەکی خۆبەخش خەمەکانی خەڵکی دەڤەری گەرمیان و گەشت کوردستانی لەکۆڵ کرد بوو لە ڕێگای گۆڤاری بنیالەوە کە خۆی و چەند هاوڕێیەکی بە داراییەکی زۆر کەمەوە خەڵکیان ئارادات دەکردەوە و چاوی خەڵکیان دەکردەوە بەرامبەر حیزبەکان، بەرامبەر ئەو دزیانەی دەیان کرد، بەرامبەر وڵات و نیشتیمان و هاوڵاتیان.
بەداخەوە کاوە گەرمیانی شەهیدی قەڵەم لە 5/12 ساڵی 2013 شەهید کرا لە بەردەم ماڵەکەی خۆیدا. بەداخەوە هەتاوەکو ئێستا کە ماوەی 12 ساڵە بکوژانی کاوە گەرمیانی دەستگیر نەکراوە. بەداخەوە ئەمە دەرخەری ئەوەیە کە ڕۆژنامەنووسان هیچ کاتێک گیانیان لە سەلامەتی نابێت لە هەرێمی کوردستان. قەڵەمی ئازا و بوێر بەهێز نابڕێتەوە. بەیادکردنەوەی کاوە گەرمیانی دژایەتی بکوژانی ڕۆژنامەنووسان دەکەین. ڕۆژنامەنووسی کاوە خەبات بوو نەک پیشە، بەرگری بوو نەکارێکی ڕۆژانە. کاوە لە نووسینی ڕاپۆرت و توێژینەوەکانی پەردەلادان بوو لەسەر گەندەڵی و بەگشتداچوونەوەی نادادی. هەموو بەستی کاری کاوە حەقی خەڵک بوو نەک حیزب. ئەو قەڵەمەی کاوە پێدەنووسی قەڵەمێکی گەورەتر بوو لە هەر چەکێکی تری تاریکی. بەڵام بەداخەوە لە بەهاری ژیانیدا بە ناڕەوایی دەستێکی ڕەش چاوەڕوانی کاوە بوو. لە پێش دەرگای ماڵی خۆیدا 12 ساڵ پێش ئێستا و لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا جەلادەکانی دەسەڵات بە بەرچاوی دایکیەوە کاوەی گەنج دەدەنە بەر دەستڕێژی گول لەو شەهیدی دەکەن و هەڵدێن. تەنها هۆکاری کوشتنی کاوە دەستبردن بوو بۆ چەند مەلەفێکی گەندەڵی و ئاشکراکردنی. بەداخەوە ئێستاشی لەگەڵ بێ بکەرانی پشت ئەم ڕووداوە کێزەونە نەگەیشتنەتە سزای خۆیان و بە ئازادی دەسوڕێنەوە. ئەوان کاوەیەکیان کوشت، بەڵام سەدان کاوەیەکە دروست بوو لە ناو و دەرەوە. بەشی شەهیدان ڕۆحی سەربەزیان هەمیشە دەمێنێتەوە. لە ساڵڕۆژی شەهیدکردنی کاوە گەرمیانی ئەوە ئەمڕۆ 2 ساڵ تێکەڵ دەبێت بەسەر شەهیدکردنی کاوە گەرمیانی کە لەلایەن بەرپرسێکی دیاری یەکێتیەوە لە بەردەم ماڵەکەی خۆیدا درایە بەر دەستڕێژی بووە. بەداخەوە تا ئێستا بەپژانی کاوە گەرمیانی نەدراوەتە دادگا. هەموو دادگاکانیشەوە بەژاندی حزبەکاندا بوون کە چەندەها چالاکان و ڕۆژنامە نووس و ئازادیخواز لە وڵاتە شەهید کران و پێسەوەشن کراون. هیچ کات دادگاکان نەیەتوانن حەقی ئەو زمانە بسەن. 12 ساڵ تەپەڕ دەبێت، بەڵام خوێنی کاوە گەرمیانی هێشتا هاوار دەکات. کاوە گەرمیانی تەنها ناوێک نەبوو بەسەر پەڕەکانی بۆڤاری ڕێیەوە گەڕان. ئەوە دەنگی ڕازگۆیی بوو لە سەدەمێکدا کە ڕازگۆیی تاوان بوو. هەندێک جار قەڵەم لە گوڵە مەترسیدا کرد کاوە گەرمیانی ئەمە یەزانی، بەڵام بێدەنگ نەبوو. ئێستا 12 ساڵ ئەوەتەوەیەک دەنگی لە دەنگە ئازاکانی لەدەستدا. ئێمە لێرەین بۆ ئەوەی بڵێن ئێمە فرامۆش ناکەین، ئێمە فرامۆش ناکەین، بۆ لەخۆڕ ناکەین، ئێمە داوای لەتباڕووی دەکەین. کاوە گەرمیانی تۆ ناڵێت دەنگەکەت لە هەر وشەیەکی ڕاستیدا دەژین، لە هەر قەڵەمێکی ئازاد هەناسی دەدات. ئێمە بەڵێن دەدەین کە هەتا ڕاستی دەرنەکەین، هەتا دادپەروەری جێبەجێ نەکرێت، دەنگمان لەدەنگ نابێت. ڕۆحت شاد و ڕێگای بوون بێت کاوەی گەرمیان ئێمە فرامۆش ناکەین، ئێمە بەرداوام. باش چالاکوانانەوە بەڵام لە شارێکمدا بۆ کاوە گەرمیانی کاوەی گەرمەسێر کاوەی ئازا و بەجەرگ و بوێر. تۆ تەنها مولکی گەرمیان نەبوویت، مولکی تەواوی کوردستانم بوویت. تو سمبولێک بوویت بۆ ئازایەتی بە نەفرەت بێ ئەوەی تیرۆری کردی. بەرزە فڕەکەی دەشتەکەی گەرمیان شا هەڵەی قەڵەم بەدەستان. بەڵام بێ هەتاکو مابین ڕێگەت بەر نەدەیت وەک تۆ ئازابین. دەستان خۆش سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان. لە هەرێمێکدا کە یاسا تەنها مەرەکەبێکی سەر کاغەزە و دادگاش دیۆخانی بەرپرسانە، سەکردن لەسەر خوێنی کاوە گەرمیانی تەنها گەڕانەوە نیە بۆ ساڵی 2013 بەڵکو هەڵدانەوەی لاپەڕە ڕەشەکانی دەسەڵاتێکە کە لە ئاشکراکردنی ڕاستیەکان دەترسێت و بەگرتن و کوشتن وەڵامی ڕەخنە دەداتەوە. کاوە گەرمیانی ئەو دەنگە دلێرەی کە دەمانچەی لە کەمەری بەسبوونە پاسەوانی هەبوو، تەنها ڕۆژنامەنووسێک بوو، بەڵام ئێوە ئەی دەسەڵاتدارانی خۆسەپێن کاتێک نەتانتوانی بە پارە بێدەنگی بکەن، کاتێک نەتانتوانی بە هەڕەشە چۆکی پێدا بدەن، پەناتان بردە بەر ترسنۆکترین ڕێگا تیرۆرکردن لە بەردەم کە سوکاریدا. ئەمە لووتکەی ترسنۆکیە، ئەمە بەڵگەی پوکانەوەی ئەخلاقی سیاسیە کە مرۆڤێک تەنها لەسەر ئەوەی پێی گوتون دز و جەردەگو لە بارانی بکەن. تا ئەمڕۆ بکوژاین کاوە گەرمیانی و سەردەش عوسمان و سۆرانی مامەحەمە ئازادانە دەسوڕێنەوە، چونکە بکوژ و دادوار سەربەیەک لایەنن. ئێوە شانازی بۆ دەکەن کە هێزی چەکدار و ئاسایش و دژە تیرۆرتان هەیە، بەڵام ئەو هێزان لە زیاتی پاراستنی خەڵک بوونەتە داردەستی پاراستنی کورسیەکانتان. ڕووداوەکانی کۆربۆر و لالەچەند تەقەکردن لە خۆ پیشاندەران بە چەکی دەوڵەت شاهیدی ئەو ڕاستین کە ئێوە ئامادەم بوومانەوەی خۆتان خوێنی هاوڵاتیانی خۆتان خەڵاڵ بکەن. لەم جەنگ و فەرتەنەیەدا کە دەنگی فیشەک لای ئێوە بۆتە سەمفۆنیای بەردەوام و ئاوازی مەرگ دەژەنن، سەیرێکە هێشتا ئەم دەسەڵاتە پڕچەک و خۆسەپێنەفۆبیای لە وشەی ڕای ئازاد هەیە. یەکێتی پارتی خاوەنی دەیان هەزار چەکدارن، خاوەنی ملیارەها دۆلارن کەچی لە ڕستەیەک دەترسن، لە ڕەخنەی ڕۆژنامەنووسێک دەلەرزن. ئەم نیشانەی هێز نییە، بەڵکو نیشانەی ئەوەیە کە ملکەی کورسیەکانتان لەسەر درۆ بنیاد کراوە.
بەڕاستی دەڕوخێت مێژوو ڕەحم بە دزوو بکوژ ناکە کاوە گەرمیانی جەستەی کوژدرا بەڵام ڕۆحی بووە مۆتەکەی شەوانی ئێوە پێتان وایە بە کوشتنی دەنگە ئاسادەکان کۆتایی بەڕەخنە دێت نەخێر هەر فیشەکەی کە دەینێن بە سنگی ئاسادی خوازێکەوە هەزاران دەنگی ناڕاستی تر لەدایک دەبن ئەمڕۆ یاسپەی دادگای گەلدا دەمەزرێت ئەو ڕۆژە نەپارە دزراوەکانتان نەچەکدارەکانتان نەحەقڵیەتی دەرە بەگایەتیتان فریاتان ناکەوێت کاوە گەرمیانی لە گۆڕەکەیدا ئاسوودەیە چونکە سەری بۆ دزدان نەنەوان بەڵام ئێوە جەلادەکانی یەکێتی و پارتی تا ئەبەد وەک جەلاد و بکوش پارێزەری گەندەڵکاران لە لاپەڕ ڕەشەکانی مێژوو دەمێننەوە وڵاتێکمان هەیە کە خاکەکەی زێرە و ژێرەکەی نەوتە بەڵام حیف بە حەقڵیەتی ئاغا و دەرەبەک بەدەستی کۆمەڵێک نەخوێندەوار بەڕێوە دەچێت هاوڵاتیەکەی برسی و بێکارە داهاتی ئەم وڵاتە دەچێتە گیرفانی کۆمپانیا حیزبەکان و ژێرزەمینی مەسوولەکان زۆر بەداخەوە بەخێر بێت ئەمڕۆ 12 ساڵ تێپەر دەبێت بەسەر تیرۆرکردنی هاوڕێی سەربەرزمان کاوە گەرمیانی لە بەردەم ماڵەکەی خۆدا لەلایەن چەند چەکدارێکەوە درا دەست ڕێژی گولا کوژرا ئەو گەنجە کە باوەڕی بە ئازادی ڕادەڕبەرین بوو باوەڕی وا بوو کە دەتوانێت لە ڕێگای چەکەکەیەوە کە قەڵەمە لە دژی زوڵم مستەم گەندەڵکاران بۆ سێدەوە بە تایبەتی یەکێتی نانیشتیمانی کوردستان و پارتی نادیموکراتی کوردستان بەڵام بەداخەوە ئەو لەو بێ ئاگا و کە لە هەرێمی کوردستان و عێراق شەمشەمەکیۆرە حکوم دەکات یەکێتی نانیشتیمانی کوردستان ڕاستەخۆ بەرپرسە لە تیرۆرکردنی ئەو ڕۆژنامەنووسە کە لەژێر دەسەڵاتی ئەواندا تیرۆر کرا کاوە گەرمیانی ڕۆژنامەنووس و سەرنووسی گۆڤاری ڕێاڵ و گۆڤاری گەڕام و هەروەها کاری بۆ ڕۆژنامەی ئاوێنەش کردووە شەیدکردنی کاوە گەرمیانی زیندە بە چاڵکردنی هەزاران خۆزگە و ئاواتی گەنجێک بوو 12 ساڵ تێپەڕبی و بەسەر ئەو کردەوەقۆزێنەی یەکێتیدا بەڵام بکەرانی وەک پیشەی هەموو کاتێک بە ئازادانە ئەسوڕن بگرە بۆتە کەسانی گەورەی ناو حیزب من پێتان ئەڵێم زیندانەکانتان پڕبن لە کەسانی ڕۆشنبیر و چاڵەکانە هەرگیز ڕۆژنامەنووس هێشتا ناتوانێت بەرگەی قەڵەمێکی ئازادی ڕۆژنامەنووسێک بگرن هێشتا ناتوان بەرگەی چاوشەیەکی ڕاستەقینەی ڕخنەگران و چاڵەکانیان بگرن سەرشۆری بۆ بکوژان سەرفرزایی بۆ تەواوی ئازادی خوازان منەمەوە بیری هەموو هاوڕێیان بخەمەوە ئەمڕۆ لەپاڵ ئەوەی کە 12 ساڵیاتی شەیدکردن و تیرۆرکردنی شەید کاوەگەرمیانیە لەپاڵەوە 64 ڕۆژ پێش ئێستا یادی تیرۆرکردنی شەید شوپی ڕێکانی بوو لە دەڤەری باتینان کە لە 2016 لە یەکەم ڕۆژی مانگی 12 دۆزرایەوە بە تیرۆرکراوی کە هەرزوو پارتی سیناروێکی بۆ دروست کرد و وتی لە ڕێگەی ئێکانارێکی کێویەوە کوژراوە واتە پارتی شارەزاترە لە دروستکردنی سینارو بۆ تیرۆرکردنی دەنگە ئازادەکان ئەوە دروستکردنی کەیسی یاسایی بۆ ڕۆژنامەنووسەکان کە بیان خاتە زیندانەوە لەمای ئەزمونێکی زیاتری هەیە لە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمومانەوە ئەزانی بۆ پارتی و یەکێتی لە ماوەی ئەم 35 ساڵەیە بە بەردەوامی ڕکابەری یەکتری بوون لە تیرۆرکردن لە دزین لە کوشتار لە گەندەڵی لە قاچاقبردنی نەوت بۆیە هیچ کات سڵیان نەکردوێتەوە هەموو کاتێ ڕکابەریکیان کردووە لەم مەیدانەیە بەڵام من ئەمەوێ لێرەوە لە یادی شێرکردنی کاوەگەرمیانی ئەو بە هاوڕێیان ڕابگەێنم کە هەر یەکێک لە ئێوە کە لێرەیە ڕۆحی کاوەگەرمیانی لە ناخی ئەوە ئاژی وایە کاوەگەرمیانی فیزیکیان لە ناو ئێمە وجودی نەماوە بەڵام ڕۆحی کاوەگەرمیانی لە ناو ئێمە ئاژی کە ئێوە لێرە ڕاتان کردووە لە دەسەڵاتی پارتی و یەکێتی ئەوە هۆکارێکە بۆی ئێوە گەڕستوتانە هەمان ئەو وشانی کە کاوەگەرمیانی کە بە قاوەکەی دۆسی ئەوە لە ڕێگەی وەسینەکانتانەوە لە ڕێگەی ئازادیەکانتانەوە دەریبڕن بەڵام تۆشی هەڕەشە و دەربەتەری بۆنەوە لێرەوە ئێمە ئەمەیە لێرەوە پێتان بڵێن بەردەوام لە ڕێبازەکەتان بۆ ئەوەی ڕۆژی شەید کاوەگەرمیانی ئاسوودە بێت لە گۆڕدا کاوە ئەحمەد محەممەد کە ناسراوە بە کاوەگەرمیانی لە ماڵەکەی بە بەرچاوی دایکەوە لەلایەن چەند چەکدارێکی دەستدرۆژی گولەی لێکرا و تیرۆر کرا کە پێش تیرۆرکردنی بەهۆی بڵاوکردنەوەی چەند بابەتێکی ڕۆژنامەنووسی لەسەر بەرپرسانی گەرمیان و کەموکڕیەکانی ناوچەکە بوو کە دواتر ڕوبەڕووی چەندین هەڕەشە بۆتەوە وەک خۆی پێشتر وتویەتی و کەسکارەکەی باسییان کردووە بەشێک لە هەڕەشەکان لەلایەن بەرپرسانی باڵای گەرمیانەوە بوو لە ناو ماڵەکەی خۆی لە بەردەم چاوی دایکی دەستدرێژی گولەی لێکرا و پاش تیرۆرکردنی کە سوکاری سکاڵایان لەسەر ئەندامانی مەکتەبی سیاسیە چێتی و لێپرسراوی ئەو کاتی مەڵبەندی گەرمیان کرد پاشان دادگا بڕیاری بێتاوانی هەردووچیانی دەرکرد لەسەر دۆسیەکە و هەروەها کە یەکێکیان بڕیاری لە سێدارەدانی بۆ دەرچوو
بەڵام دواتر گۆڕدرا بۆ زیندانی هەتایی کاوە گەرمیانی ژەنیارێک بوو لە ناوچەی گەرمیان کە بە دڵسۆزی و ڕاستگۆیی ناسرا بوو کاوە هەوڵی دەدا هەموو شتێک بەڕاستی بڵێت و خەڵک وشیار بکاتەوە لەو شتانێک کە ڕوو دەدەن لەژێر دەسەڵاتی جووت بنە ماڵە و چاو نەترسانە کاری دەکرد. من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ولا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون إنما يؤخرهم ليوم تشخص فيه الأبصار مهطعين مقنعي رؤوسهم لا يرتد إليهم طرفهم وأفئدتهم هواء وأنذر الناس يوم يأتيهم العذاب فيقول الذين ظلموا ربنا أخرنا إلى أجل قريب نجب دعوتك ونتبع الرسل أولم تكونوا أقسمتم